کفری شارۆچکەی گەرمی ناوچەی گەرمەسێر و شوێنەوارە کۆنەکان. کاتێک سەیری هەر جێگەی دەکەیت لەم شارۆچکەیەدا چیرۆکێکی زۆر کۆنی ژیان دەگێڕێتەوە. لێرە شوێنەوارە کۆنەکان زۆرن و بەهۆی دووریان لە چاودێریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکیان تێک دراون. بەڵام بازاڕە کۆنەکە کە بە قەیسەری کفری ناسراوە بیرۆکێکی زیاتر لە 100 ساڵی هەڵگرتووە. هیچ زانیاریەک نییە بە ماوەی چەند ساڵ تەواوکراوە، بەڵام لە 1850 ئەو وەستا کەرکووکی وەستانە حاو ئەمە بە پێی گەڕانەوەی مستەفا نەریمان لە بێریوەریەکانی خۆیان باسیەکە لەو کاتەیە دروستکراوە. ئیتر بێگومان پێی چووە چووکە هەم لە جارانە بەم شێوەیە تەکنیک نەبووە بۆ زوو دروستکردنی بینە، هەمیش شێوەیەکی ئەندازەی وایە هی ئەوەیە پێ بچێت، چونکە زۆر فراوانیشە قەیسەریەکە، زیاتر خشتی سوور تیا بەکار هاتووە، گڵی تیا بەکار هاتووە، گەچی تیا بەکار هاتووە. بێگومان ئەو وەستایی کە دروستی کردووە زۆر شارەزا بووە تایە. تاقەکانیشی هەر هەمووی جگەلەوەی بەگەچ داپۆشراوە، لە ناویشە قامیش هەیە، بە قامیش بۆ ئەوەی درەنگتر هەرز بێنێ. هەر هی ئەوەیە کە دوای 100 و قسوور ساڵ هێشتا وردە وردە با بڵێن خەریکی ئەوەیە کە بڕوخێت و لایەکی لێ ڕووخاوە. لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 ئەم قەیسەریە لە سەدانەوەتی ڕووخاو ڕوخسارە مێژوەکەی لەدەستداوە لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستاندا کە بۆ داهاتوو بە هەمان سیمای خۆی نۆژەن بکرێتەوە، بەڵام بەهۆی بێپاری و قەیرانی دارەیەوە ڕەنگە ئەم وێرانەیە وەک خۆی بمێنێتەوە. داوامان کرد کۆمیسیۆنێک لە بەڕێوەبەرایەتی گشتی کە بڕیارە لە هەولێرەوە دروست بکرێت بۆ پەسەندکردنی ئەو دەرخستەیە بە گوێرەی ئەو دەرخستەیە ئەو کاتە کە بودجێ بەدانراوە و کاتیشی بۆ دیاری کراوە بەپێی ئەو کاتە دەست دەکرێت بە نۆژەنکردنەوەی. بەپێی دەرخستەکە نزیکەی 3 بۆ 4 ساڵ کاتیان بۆ دانراوە بە تەواوەتی تاوەکو نۆژەنگ بکرێتەوە، دوای ئەوە گەرنتی ئەدرێ، ینی زۆربەی گەرنتیەکان لە 50 ساڵ بۆ سەرەوەیە بۆ مانەوەی ئیشەکە. بە قسەی گێڕانەوە مێژوویەکان و خەڵکی دنیادیدەی ناوچەکە لە ڕابردوودا ئەم قەیسەریە تەنیا شوێنێک بووە بۆ کۆکردنەوەی کورد و عەرەب و مەسیحی و جوولەکە کە تێیدا هەمووان سەرقاڵی کارکردن بوون. ئەمە سەرڕای ئەوەی قەیسەریەکە کاروانسەرایەک بووە بۆ ئەو قافڵە بازرگانیانی لە شامەوە دەهاتن و لێرە پشویان دەدا و پاشان بەرەو بەغدا دەڕۆیشتن. لە پێشووترا نەتوانراوە بپارێزرێت بە هۆکاری سروشتی ڕووخاوە. بۆ نمونە کاتێک کە بارانێک کە لافاوێک کە کارەساتێکی سروشتی یان بارودۆخێکی سروشتی ڕووەدا بە تایبەت لە زستانانە لایەکی قەیسەرەکە هەرەسێنێ، لایەنی مرۆیش زیانی پێگەیاندووە وای لێ کردووە کە ئیتر خەڵکی نامەسئول هەوڵی داوە هەستی بە گرنگی ئەم سامانە نیشتمانیە نەکردووە. جگە لە بەشە ڕووخاوەکەی هەندێک لە دوکاندارانی نێو قەیسەرەکە زیاد لە 15 دوکانی نێو قەیسەرەکان نۆژەند کردوێتەوە، بەڵام لەسەر هەمان ڕوخساری کۆنی قەیسەرەکە نا، بەڵکو ئەو ڕنگانی بەکاریان هێناوە بەویست و حەزی خۆیان و سەردەمیانەیە. بۆ حکوومەتی هەرێم لەم ڕۆژە حەقەیە ئەم شوێنە ئاسارانە بمێنێ، چکە ئەمە مێژووی ئێمەیە، ئەمە مێژووی ئێمەیە، ئەبێ بمێنێ باشە. و من حەزەکەم هیوادارم بتوانن نوێژەنی کەنەوە و باش بێت لە پەنجاکانەوە بیرمەتیە، هەتا پەنجاکانەوە بیرمەتی. شوێنەکەی خۆش بوو، زۆر فێنک بوو، هین شوێنێکی باش بوو، خەڵک دوکانێکی ئیتر دوکانەکان هاکازایی بوو، وا نەبوو بێژی وەکو ئیسە نەوەڵەوەکی سەنە. پرۆسەی ئاواکاری لە کوردستان زیاتر لە بڵندکردنەوەی بینا و باڵەخانە مۆدێرنەکاندا خۆی دەبینێتەوە، لە کاتێکدا وڵاتە پێشکەوتوەکان پێش هەر شتێک دەرگەی مۆزەخانەکانیان بۆ گەشتیاران دەخەنە سەر پشت. قەیسەری گەورەی کفری توانیوێتی بۆ ماوەی زیاتر لە سەدەیەک بە پێوە بمێنێتەوە و مێژووکەی پیشانینەوەی داهاتوو بدات. دانیشتوانی شارەکەش نیگەرانن لەوەی گەربێت و زوو فرێ ئەم شوێنەوادە نەکەون ڕەنگە ئیدی نەتوانێت بە پێوە بۆستێ و مێژوویەک نەبێت تاوەکو جارێکی دیکە بنووسرێتەوە. شادی ڕەسوڵ، ڕووداو، قەزای کفری.